دەم بە خەندە و ڕوو بە پێکەنی میوزیکژەن و دەبژەنی سەر شەقام. ئیمان دانیشتووی پارێزگای هەڵەبجە و دەرچووی بەشی شێوەکاری پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە. بەڵام خولیای بۆ میوزیک وای کرد لا بەشەکەی خۆی دوور بکەوێتەوە. ماوەیەکی کورد بووە خۆشەویستی خەڵک و ناسرا و ناوبانگی بۆ خۆی دەرکرد لە ناو هەوادارەکانیە. ئیمان باس لە خۆی کاوەڵێ من پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شێوەکاریم تەواو کردووە. خولیای بۆ میوزیک وای کردووە شێوەکاری تەواو بکە و ببێ بە میوزیزیان و ژەنیاری ئامێری دەف. ئیمانەڵێ 72 ڕۆژ خولی سەرەتایی خوێنوە لە ئامێری دەف. پشتگیری خێزان و هاوڕێکانی وای لێ کرد کاری سەر شەقام بکە. زۆر شتی پێبەخشیوم و خەڵکی خۆشی ئەوێم و دەستخۆشی زۆرم بۆ ئەنێرن. دانیشتن لە ناو بازار، سیرکردنی دیمەنەکانمان بەدەم بازارکردنی بە تەمەن و گەنج و کاسبکارەوە زۆر دڵخۆشیان کردوم. ناوم ئیمان قادرە، دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە بەشی شێوەکاریم. سەرەتایی وەرگیرانم لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم کە لە سەنتەری گەنجانیش دەستم کرد بە خوێندنی دەورەی شێوەکاری هەر لێرە. ئەوە بوو لە ماوەی دەورەکەی ئەوە بۆ مانگێک دەورە دروست کرا بوو. لە ماوەی دەورەکەیە ژووری میوزیکم لە ناو سەنتەری گەنجان بینی کە پێشتر نەهاتە بوومە سەنتەری گەنجان و ئاگادار نەبووم کە شوێنێکی ئەتوانم لەوێ دەست بە میوزیک بکەم. ئیتر چوومە ژووری میوزیک و داوام کرد لەگەڵ ئەوان دەست پێ بکەم لەوێ دەورە بخوێنم و ئەوانیش سەرەتاوتیان لەبەرەوەی کچی تری لێ نیە تەنیا تۆیت بۆ ئەم کاتە لێرەیت بۆ نابێتە گرفت و ئەوانە وتم ناکێشە نیە دەست پێەکەم ئیتر سەرەتا لەوێ دەستم پێ لە سەنتەری گەنجان. ئەکیت بۆ ئەوەی کە تۆ هەر ئیشێک بکەیت کە لە شارەکە کەسێکی کە نەی کردووە گرفتە بۆ دروستە بێت تووشی قسەی ناخۆش و هەڵوێستی ناخۆش ئەبی. بەڵام خۆشبەختانە بۆ من لەبەرەوەی عایلەم پشتگیرم بوو شتێکی ئەوە نەقورس نەبوو. سەرەتا هەنێک ئەیان وت واز بهێنە و کچی تری لێ نیە تۆ تەنیا کچی لە ناو گروپەکە و ئەو شتانە. بەڵام دواتر ماڵەوە ئاسایی بوون و خەڵکیش ئاسایی بوو لەگەڵ ئیشەکەیە. ئەوەی کە خەڵک منی خۆش ئەوێ زۆرتر من ئەناسێت دەستخۆشیکی زۆرم بۆیێت ئەوانە هەموو شتانێکی زۆر باشن کە من بە ئیشی سەر شەقام بەماتۆ شانازی پێواکەم و جگە لە ئەوەش ئەوەی کە من دانیشتووم لە ناو بازار نمایشم کردووە کۆمەڵێک خەڵک لە بەتەمەن لە ژن لە پیا ئەو بەدەم بازارکردنی خۆیانەوە بەدەم دانیشتنیان لەو باخچانەیە کە ئێمە ئیشمان کردو چێژێکی زۆریان بردو بۆ ئێمە زۆر بوو من زۆر پێی دڵخۆش بووم. سەبارەت بە کارەکانی داهاتووی ئیمان باس لەوە کات لە هەموو چالاکیەکانی سەنتەری گەنجان چالاکی هەبوو و لە تیپی مۆسیقای شنەروێ کاری کردووە تاکە ژەنیاری کچە لەسەر شەقام میوزیکە ژەنێ و ئەندامی 2 گروپە لە هەولێر و لە ئێستادا خەریکی پرۆڤەیە بۆ نمایشێک لە هەولێر. ئاماژە بۆ ئەوەدا لە ئێستادا ڕۆژانە سەعات 2 بۆ 6 پرۆڤاکە بۆ ئەوەی ببێ بە میوزیزیانێکی پرۆفیشناڵ ئەبێ بەردەوام بخوێنێ و ئێستا ئاستی سەرەتایی تەواو کردو و بە شێوەی ئۆنلاین ئاستی پێشکەوتوو ئەخوێنێ. لە سەنتەری گەنجان ڕۆژانە لە سەعات 3 بۆ 6 لێرە دەورە هەیە ئیتر بە پێی وەرز ئەگۆڕێت بۆ ئێستاکە ڕۆژگار هەتا سەعات 7:30 و ئەتوانی ڕۆژە و ڕووناکە ئەتوانی بیت بۆ پرۆڤەست تا سەعات 6 لێرە ڕۆژانە دەرسە خوێنرێت. بۆ ئامێری دەف 2 ڕۆژ دەرس ئەڵێتەوە مامۆستا لێرە و 2 ڕۆژیش بۆ سنتورە و مەقامات و ئەوانی کەش ئەکەونە پێنجشەممەوە عادەتەن. ئیتر لەم هۆڵە پرۆڤەی نمایشەکانیش ئەکەین هەموو ئیشەکان لێرن پرۆڤیانەکەین. سنتەری گەنجان شوێنێکە بەدەر لەوەی کە تۆ چالاکیکی سنتەرە هەبێ چالاکی خۆتیشە هەبێ ئەوان مەجال ئەکەنەوە شوێن هەیە کە تۆ بتوانی پرۆڤی خۆتی لێ بکەیت و ئێمە پرۆڤەکانمان لێراکەین بۆ هەموو ئیشێک. و من لە دوای تەواوکردنی ئەم منهەجێک کە لێرە خوێندومە گەڕام بۆ ئەوەی کە زیاتر هەوڵی خۆم بم لە ئامێری موزیک ئەبێتۆ بەردەوام دیراسە بکەیت نەوەستیت. من مامۆستایەکیشم لە ئێران هەیە لەوێ دەرسی ئۆنلاینم پێڵێت هەر بۆ دەف بەڵام لێرە ئاستی سەرەتاییم خوێندووە لەوێ پێشکەوتووە خوێنم.
کۆتا قسەکانی ئیمان هیواخوازە ببێتە خاوەنی گرروپێکی کچان و ئەگەر سەرپەرشتیشی نەکا وەک ژەنیارێک لەگەڵیان بێت.